ئێمە بمانێ و نەمانێ لە کۆمەڵگای کوردیە هەر ڕێگریە بێ لە زۆر شتە بە تایبەت لە ئافرەتیشە ئێستا ئەم خاتونە کاڵە ڕێگریان لێ کردوم هەر ئەو نیە چەندها ئافرەتی کەشە زیاتر ئیحتیمامێن بە پیاڵە با پیا و ئیشکا لە دەرەوە بۆ نمونە هەیە لای ماڵی خۆمان ئێمە دراوسێکمان هەیە کچێکیان هەبوو کچە گەورە بوو باوکی نیەشێ بۆ قوتابخانیان پێتەرگا دایکی کولی ساڵە مناڵێکیە بوو مناڵیان پێ بەخێوەڵ زۆر جاکە دانیش لەگەڵ منە باسیە کرد یعنی کە باس دەکە یعنی باسیەکە تۆ گریانە بۆ هاو زۆر هەبووە کچی گەورە و مناڵەکان بەخێوە قسەشەکەی کۆڵی نا وای کرد هیچ قوتابخانی تاو نەکرد بەڵام مناڵە خوشک و براکانیشی گەورە کرد لەگەڵ دایکیان ئەجا سەر لەنە بیری کردەوە خولێک لە قوتابخانی نزیکی ماڵی خۆیانەوە کرایە خولی خەیاتی بوو خۆی فێری خەیاتی کرد وای لێ هاو ئەم کچە بە باوکی وی تخوا باوکە گیان ئەگە تۆ نەویشت و قوتابخانم کەم تاواکەم بەس مەکینێکی خەیاتیم بۆ کڕە جاونە گوناح بکە باسێکە باوەڕکەنانی گریانمان بووەوەی کە بە هەرچۆنی بە زۆر مەکینەکەم پێکەڕی دیکە مەکینەکەم پێکەڕی ژێرزەمینێکمان و چوومە ژێرزەمینەکەەوە دەستم کرد بە خەیاتی وتی سپاس بۆ ئەو خوایە یعنی ئەو نە مشتریم بۆ ها ئەو نە خەڵک ها و وای لێ هاو باوکم ماوەیەکی پێ نەچوو ساڵی بەسەرات و 2 ساڵ وتی پارەی مەکینەکەم یاوە دەسی وتی باوکی وەکو باکشیانێ شەرمەزار بوو وتی نامێ کچم من هەر ئاوا بۆ تۆم کڕە بە هەدی و ئەمان چکات لەبەری تۆ بە قوتابخانم پێ نەکردووی وتی نە بەخوا باوکییان چکە من داوای قەرزم لە تۆ کرد ئەو قەرزە و بەمەوە وتی کە پارەکەم ماوێ پا 2 ساڵێکە باوکی دوور بخوا تووشی جەڵدە بوو لە جێگاکە و وتی باوەڕ قەنەعەتێ بە چ جارێک کە پارە ما بە باوکم بە خوشک و براکانم ئەوی کچەکەم من ڕوو زەردی لای تۆم لەبەرەوەی نەمێشت تۆ قوتابخانە تاواقەی من بووم بە سەبێ کە تۆ مستەقبل فەوتێ بەڵام ئەو کچە ئەوە ئازا بوو کە قوتابخانەی نەکرد بە شێوەی کە ئەمە قسەیەکی زۆر جوانەکە بێ خاتونەکانیش کۆڵنە دەربن بۆ شتێک کە ئەیانەوێت ینی ئێمە بمانەوێت هیچ شتێک ڕێگری نەبێ بە ئیسراحەت بێتە بەردەستمان شتیوان نابێت ڕێگریە کرد دروستە بێت دوو ڕێگری دروستە بێت بەس ئەگەر تۆ کۆڵنە دەربووی هەر بەردەوام بووی دڵنیا باتوانانی شتێ بکەیت ئەو بس زەبدوک و ئافرەتەکڵی کۆڵنە دەربووە ئەمەش نەبوو تۆتی خەیاتی ئەوش نەبوو مەکینێک لە ماڵەوە ئیکەمەها لەبەر کۆڵنەدەری زۆر کۆڵنەیە شکل لەخوا بەزار شەکەی جوانە ئیشەکەی پیرۆزایوە یعنی هەر شەرت ئەوە نیە ئیشی ماڵەوە بێ ئەتوانێت بچێتە دەرەوە ئەتوانێت ئیشی کە بکە خاستەن مامۆستاگیان ئافرەت زۆر بەهێزە من بە قەنەعەتی من زۆر کەش ئەزە ئافرەت زۆر لە پیا و بەهێزتریشە چکە لە بەرو چەندەها دکتۆر و مهندیس و کورە بڵم چەندەها شتی گەورەمان هەیە ماڵش بەخێوەکە و مناڵیش بەخێوەکات و کارەکە ئیشی دەریشەوە پیاوانیش لێمان عاجزە بنی منەمانەکانیش حاجز بن لێمان پیاوانیش ئافرەت زۆر هەندێکی شێ بە پیاوانە کرێ لەوانەیە بە ئێمە نەکرێ بەڵام ئەوەیە کە قسەکەی چێکاڵی کە هەم ئیشی ماڵی شەکات و هەم ئیشی دەریشەوە لانێ ئەندازیارێکیش بە پیاوی بێ لە دەرەوەی مناڵیش بەخێوەکات مناڵیش بەخێوە تۆ تاقی کردبزان پیا هەموو کاتێتوان یەک ئیشکە ناتوانێت مڵاو بەخێوکە ناتوان چێژ لێنە ناتوانە مشتێ بکە ینی خۆی گەورە ئەوە ئافرەتی بە بەهێز دروست کردووە باوەڕ ناکەم یعنی ئەو نە هیچ بانی ئافرەتین بێت بڵێن وڵی بێهێزە و ناتوانێت بیشکەوە بێ هە لە ماڵ و قاب بشوات و زۆر پیاوان واڵێ بەس ئەوە بیسەلمێنێت توانەکانی خۆی بسەلمێنێت توانێت زۆر شتی گەورە بکە دڵنیاییەوە دەستە خۆش بێ مە بابەتێکی زۆر گرنگ بکە داولە خانەکەم کۆڵنەیە دەربن سەر لە نوێژیانێکی بۆ خۆی دروستکاتەوە ینی واش لە دایک و بیسەلمێنێ بۆ دایکی بۆ باوکی بزڵێت زۆر شت هەیە تانی سلمێنی بۆی شتێکی بەرجەستانێ بە لە بەرچاویە بڕوا ناکا بۆ شتە بەڵام کە تۆ بۆ سەلماند خوشکەکانیشت لە دوای خۆت کورە ئامۆزاکانە خاڵۆزەکان هەمووی بە دوای توایتر تا دەست پێکەنەوەوانیش دەستی تۆش خۆش بێت ئەگە پرسیارێکی ترتان نەبێ بۆی ئێمە دوای چینە لای میوانەکەمان دەستخۆشی بەرنامەکە و لەکەم بە هیوای سەرکەوتن وەڵام من بۆم خاتونە ئەو پێشنیارەم هەیە ئەتوانێت ئیشەکەی بگۆڕێ لەوە چێ ماڵەوە بەس ڕێگیر بێ لەسەر ئەوەی کە ئەم حەسکا بێ بە دیزاینەر بابی گۆڕێ با لە ئیشێکی ترەوە دەست پێ بکەین هەوڵێکی تر بە مەرجنیە تو ئەو خەولیایە هەیە بەس تۆ لە شتێکی ترا بەکاری بێنە بزانە بۆوانێت تریش ڕێگرن ئەتوانی لە شتی ترا بۆ نمونە خولیاکانی خۆت بەکاربێنی تەنها دیزاین نەبلاچە ماڵۆ نەزان مەسەلی دیزاین چیە بڵێ من دیزاین نازانم چییە تێناگەم لە مۆزوع زۆر جار بۆ دەرکەوتن زۆر جار بۆ شت لەوە چێ و ڕێگرە بێن نەهێڵن بەڵام لەوە چێ تۆ بتەوێ بۆ مامۆستایەتی یان دەردی خۆوتێ بۆ دکتۆری یان بتەوێ بۆ ئیشێکە خەیاتیەکە
یا بتەوێ بۆ دەورەیەکە ئیشانەی تۆ تریشە بڕۆی ڕێگرە بن وەکو خاتوناڵە بڕۆی دەورەیەکە بیڵێتەوە کەشەلەوانی نەهێڵن کێشانە دیسانە هەبێت من خۆزان کۆشم تاوا کرد بە مامۆستایەتی پەروەردەی بنەڕەتم بەڵام ئەوەش ڕێگەنیان ئەی تۆ توانی ببی بە مامۆستاش بەڵێ بەڵێ کاتە تۆ لە مامۆستایەتی و توانی دەست پێ بکەیت و بۆی بسلمێنی بڵێ ئەمە من مامۆستام مناڵ پەروەردەکەم مناڵ فێرەکەم کە زۆر جار فێرکارێک بۆ پەروەردەکارێک زۆر گرفتیان بۆ دروستە بێت دەرکەوتن حەز نەکەن دەرکەوێ بەڵام لە ئیشێکی ترە کێشان نییە هێڵن ئافرەتەکانیان بیکە وای ڕاستە لەوانێ لە نوعی ئیشەکەشە جاری وە هەیە فەرقی هەبێت و کێشە بەوە دروستکە